لە دوێنێشەوە تا ئێستا دوو تەرم لە پزیشکی دادی هەولێرە و تا ئێستا هیچ کەسێک نەهاتووە بە وەرگرتنەوەیان. چیرۆکی ئەو دوو تەرمە چیە؟ دوو گەنج کە مانتۆڕێکی بەدەحیان پێبووە لە شەقامی 100 مەتری لە نێو شاری هەولێر نزیک کاتژمێر 12ی دوێنێشەو کە تووشی ڕووداوێکی هاتوو چۆ دەبن خۆیان دەچێشن بە شۆستەیەک دواتر بە ستونی ناوەڕاست ڕێگاکە دەکەون دەگوازێنەوە بۆ نەخۆشخانەی ڕۆژهەڵات دواتر لە نەخۆشخانەی ڕۆژهەڵاتیان لە کاتی گواستنەوەدا گیان لە دەست دەدەن چونکە برینەکانیان قورسا و لە پاش ئەوە دەنێردێنە پزیشکی دادی هەولێر. و من قسەم لەگەڵ پزیشکی دادی هەولێر کرد ئەوان وتیان کە تا ئێستا هیچ کەسێک نەهاتووە بۆ وەرگرتنەوەی ئەو دوو تەرمە لەبەر ئەوەی هیچ ناسنامەیەکیان پێنیە تا ئێستا ینی ناتوانین پەیوەندی بە کەسوکارەکەشیان بکەین. وە پزیشکی دادی هەولێر لە ڕێگەی 964ەوە داوا دەکاتن کە کەسوکاری ئەو دوو گەنجەی کەوا دوێنێشەو ڕووداوێکیان بەسەر هاتووە لە شەقامی 100 مەتری ماتۆڕێکی بەدەحیان پێبووە بێن بۆ وەرگرتنەوەی تەرمی ئەو دوو گەنجە یاخود تەرمی ئەو دوو کوڕیان ینی بە گوێرەی قسەی پزیشکی داد بێت کە هەردووچیان گەنجن تەمەنیان لە 18 تا 25 ساڵە کە مانتۆڕێکی بەدەحیان پێبووە لەسەر شەقامی 100 مەتری بە دیاریکراوی نزیک پارکی پێشمەرگە کاتژمێر 12ی شەو بووە ڕووداوەکە و دوای ئەوەی کە ڕووداوەکەیان بەسەر هاتووە گواستنەوە نەخۆشخانە و گیانیان لە دەستداوە.